یەکگرتووەکانی هەیە ئەمەش بەشێکە لەوەی کە ئێمە وابەستە کردووە بە دەوڵەتانی دراوسێەوە بۆیە بەڕاستی تێڕوانینێکی واقعیانە ئێمە لە خەیاڵ دەربچین یعنی لە خەیاڵ ڕووی دەدەرەوە پێمان وابێ هەر کەسێک لەسەر کارێکی کەسێکی شۆڕشکە نەخێوانیە پێم وایە ئەوگرەی نەتەوەی جگە لەوەی کە ڕەنگە تێبینی لەسەر بۆ لە مادرۆژایی 20 ساڵ هێندەی مخاتەبەی خەڵکی سڤیل و خەڵکی ڕۆژنبیری لە پرمانەی مخاتەبەی هێزە سیاسەکانی کردوی بۆ ئەو بخوانن لە ئاستی پیادەی کورد یەکێکی لەتەوەی پێکەدی يعني انتماء اجتماعي لاي او لاي اما كوكو ازموني اما لا لبيش رافرين وتاجر رافرين يجبينوا معنا بلام ازموني يسات شون لو جنجا شون بو جنجا بروابي ديني كان او ازموني اما ازموني شي الروايه وازموني شي نتويا تنانت سنوري نيوان دا صلاه كاني كردستان دتوان بلام اسيدي شي كوري يسا تي سي بدو